ئێمە لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە پێشانگایەکی خۆشنووسی بۆ ژمارەیەک لە خۆشنووسانی کورد کراوەتەوە. من بەڕێز بەختیار سەعید لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان لە پرسراوی ناوەندی حەوت ڕەنگەن و گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگایە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک بەختیار سلااوت لەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم. با باسێک لە بیرۆکەی ئەم پێشانگایە بکەین جیاواز لە پێشانگا شێوەکاریەکانی تر ئەمڕۆ بڵێن پێشانگایەکتان بۆ خۆشنووسان کردوتەوە چۆن بیرت لەوە کردەوە کە پێشانگایەک بۆ خۆشنووسان بکەیتەوە؟ دێرم بەرنامەی ساڵی ڕابردوو کە لەگەڵ هاوڕەکانم لە ڕۆژهەڵات قسەمان کردو کە چۆن پێشانگایەکی هاوبەش بکەینەوە. دێرە وەکو کاتەکە کەمێ دوا کەوت بەڵام جێ دڵخۆشێک کە توانیمان پێشانگایەکی جۆری واتە لە ئاستێکی زۆر باشا بێت 9 خۆشنووس لە ڕۆژهەڵات و 23 خۆشنووس لە هەرێمی کوردستان لە شارە جیاوازەکانەوە بەشداریان کردووە. بم پێشانگای ئەمە توانین بیسەلمێنی کە ئێمە خاوەنی کۆمەڵی خۆشنووسین کە توانین شانازی پێوەکەن وەکو هەر میلەتێک کە کۆمەڵی خۆشنووسی هەیە. لێرە کۆمەڵی شعری شاعیرە کوردەکانی تایە لەگەڵ کۆمەڵە بابەتی ئاینی تایە بەڵام لە ڕووی تەکنیکەوە توانین بڵێن تەکنیکێکی ئازبەرزە بۆ ئێمە گرنگە کە ئەم هونەرش بچێتە پێشەوە بەداخەوە لە باشوورە وەکو پێویست کار بۆ خۆشنووسی نەکراوە. یعنی ئێستاگەر ئێمە هەر بیر بکەین بزانین کامەیە ئەو پێشانگا زۆر ئازبەرزەی کە بۆ خۆشنووسی نەکە لە سلێمانی لە شارەکانی تریش نەکراوەتەوە. هیوادارم ئەمە سەرەتایەک بێ بۆی بتوانین لەسەر ئاستێکی باڵاتر بۆ ساڵانی داهاتوو پێشانگای تایبەت بکەینەوە. بەڵێ کاک بەختیار بەڕێستان ئاماژەتان بۆیە کە خۆشنووسەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداریان کردووە. هیچ خۆشنووسێکی شاری خۆمان سلێمانی هەولێر بڵێن لە باشوور هیچ کام لەوانە بەشداریان کردو لەم پێشانگایە. ئایا ئەو بەشداربووانی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون خۆیان لێرە ئامادەیان هەیە؟ لەو بەشداربووی کە لە ڕۆژهەڵاتەوەیە چواریان هاتوون بەڵێ بورە پێنجیان. ئەوانەی ڕۆژهەڵاتی هین باشووریش لە سلێمانی و هەولێرەوە هەر هاتوون واتە کۆمەکێکی دەستە جەمعی بووە بۆ هەم دامەزراندنی پێشانگاکە لە هەمان کاتە بوونیان بن منە دوێنێ کۆمەڵە خەڵکی زۆر باش هاتە بوو جێ دڵخۆشی بوو کە کۆمەڵە خەڵک هاتوون بۆ ئەوەی کاری خۆشنووسی کوردی ببینن. ئەمانە ئەکرێ بێتە سەرەتایەک بۆ ئەوەی کە پێکەوە ڕایش بکەین بۆ منە ئێمە هاوڕێیانم لە ڕۆژهەڵاتەوانە وەرکشۆپێکیان هەیە کە ئێوە بەشداری وەرکشۆپێک بکات ئەتوانێت لێرە فێری سەرەتاکانی کاری خۆشنووسی ببێت واتە ئێمە توانین هەر ساڵی کە پێشنگایەکەکەینەوە لە ڕووی ئاستەوە لە ڕووی جۆرەوە بیبینە سەرەوانە. بەڵێ با باسێک لە وەرکشۆپە بکەین کە لەگەڵ ناوەندی حەوت ڕەنگە و ئەو خۆشنووسانەیە دەکرێنەوە. وەرکشۆپەکە کەی دەست پێ دەکات و کێ دەتوانێت بەشداری بکات لەم وەرکشۆپەیە؟ وەرکشۆپەکە کراوەیە بڵێن بەبێ دیاریکردن و بێ بەرامبەریشە بەیانینە دوو بەیانی واتە 8 مانگە کات لێرە سعات 4 دەست پێکات. هیوادارم ئەوە ببێتە سەرەتایەک بۆ هەموو ئەو کەسانێک کە ئارەزووی کاری فێربوونی خۆشنووسیەکەن لێرە ئامادە بن و بتوانن لە ڕووی زانیارە و لە ڕووی تەکنیکەوانە لەلایەن ئەو خۆشەویستانەی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون سوود وەرگرن. دەستەکانە خۆش بێ ئەمە جێ خۆشحاڵیە لەگەڵکردنەوەی هەر پێشانگایەکدا وەرکشۆپێک بکرێتەوە. سپاس بۆ بەڕێز کاک بەختیار. من ئێستا یەکێک لە بەشداربووەکانیش لەگەڵم ئامادەیە پێم خۆشە گفتوگۆیەک لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی حسێنی بکەین کە بەڕێزیان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاتوون و بەشداربووی ئەم پێشانگایان. مامۆستا سلااوت لێبێ بەئەرک نەبێ زۆر سپاس بەخێر هاتی. پێم خۆشە لە جۆرەکانی هونەری خۆشنووسیەوە دەست پێ بکەین چەند جۆری هونەری خۆشنووسیمان هەیە و کام شێوازی زیاتر ئێوەی خۆشنووس بەکاری دەهێنن؟ بەڵێ سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت ئێوە بینەرانی بەڕێزیان بەرنامە. خۆشحاڵم وەکو ئەندامێکی کۆڕی خۆشنووسی کوردانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوومەتە خزمەتان و بەشدارین لە پیشانگایەکە کە بە تابلۆکانی مامۆستایانی پەنجەزێڕینی ڕۆژهەڵات ئەتوانم بڵێم تعدادێک لە مامۆستاکان هەمویان نین بەداخەوە و بڕێک لە مامۆستایانی خۆشنووسی باشوور کە تعدادێکیان بەڕاستی کارەکانیان لە ئاستی عالەمیایە زۆر بەتوانان نمایشگایەک واتە پیشانگایەک پێک هاتووە کە جێگەی خۆشحاڵیە. ئەوە ئومێدوارم لەم نەوعەکارانە بە هاوبەشی ڕۆژهەڵات و باشوور تکرار ببێتەوە لە هەولێرە لە سلێمانیە لە خزمەتی بەڕێستانە. بۆ پرسیارەکەی جەنابەت کە فەرمووت لە ڕۆژهەڵاتە یا بەعام لە ئێرانە خۆشنووسی زیاتر لە بواری نەستعلیق و شکستەی نەستعلیقە
باوە ڕەونەقی هەیە لە زمینێ سولس و نسخیشە هەر کار ئەکرێت سولس و نسخی ئێرانی بەڵام بۆ ئەندازەکە نەستعلیق و شکستەی نەستعلیق خاهانی هەیە خەتی سولس و خەتی نسخ لە ئێرانە بەو جۆرە ڕەونەقی نییە لە کوردستانیشە توانم بڵێم شاید لە حەدی 2 نەفەر 3 نەفەرە کاری سولس ئەکەن سولس و خەتی نسخ باقی خۆشنووسەکان هەموو لە بواری خەتی نەستعلیق و شکستی نەستعلیقا فعالیەتیان هەیە. مامۆستا دەپرسم هیچ خەتێکی تایبەت بە کورد هەیە کە بتوانن بۆ خۆشنووسی بەکاری بهێنن؟ بەڵێ خۆشبەختانە خەتی نەستعلیق ئەو قابلیەتەی هەیە کە ئێمە بۆ شێعر و ئەدەبیاتی کوردی بەکاری بێنین و هەروە کە ئێوە مشاهدەی تابلۆکانتان کردووە ئەزانن کە مامۆستایانی ڕۆژهەڵات هەموو تابلۆکانیان بە کوردیە چەندانێ تابلۆی عەرەبیشی تایە کە ئاياتی قورئان و حەدیث وانەیە باقی هەمووی بە کوردی نووسراوە. چ پەیوەندیەک هەیە لە نێوان شیعر و خۆشنووسیە وا زۆرینەی لە ناو تابلۆکانتانە ڕەنگ دەداتەوە؟ بەڵێ ئەمە زۆر مێژوویە یعنی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە زمانێکەوە کە بەشەر خەتی ئێبداع کرد هەر لەو کاتەوە خۆشنووسی ارتباتێکی زۆر تەنگاتەنگ و نزیکی بە ئەدەبیات و شێعرەوە هەیە نە هەر لە زمانی کوردیا یا بڵین فارسیە عەرەبی لە هەموو وڵاتەکانە ئەو شتە هەیە. هونەری خۆشنووسی لە چ ئاستێکدایە؟ خۆشبەختانە هونەری خۆشنووسی لە ڕۆژهەڵاتە ئەگەر بڵین لە ئێرانە مقایسەی بکەین لەگەڵ کولی ئێرانە لە ئاستێکی زۆر بەرزایە نزیک بە 30 تا 32 نەفەر مامۆستایی پلە بەرزی خۆشنووسیمان هەیە لە ڕۆژهەڵاتە یعنی ئەوە ئامارێکی یەکجار زۆرە و لە لەحازی عیاری کاریشیانەوە شکر بۆ خۆی گەورە جزوی کەسانێکن لە ئێرانە کە قسەی ئەوڵەکەن. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداری ئەم پێشانگای کردووە سەوسان پێشانگاکە لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامی دەبێت هەر کەسێک خوازیارە بێت ئەم تابلۆ ناوەزانە و خۆشنووسی ببینێت و خولیای کاری خۆشنووسی دەکات دەتوانێت بێتە گەلەری ئەمنە سوورەکە من دەمێ ئاماژە بەوە بم کە لە بەیانینا دوو بەیانیەوە وەرکشۆپێکی تایبەت لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە با خۆشنووسان دەکرێتەوە هەر کەسە خوازیارە دەتوانێت بەشداری ئەم وەرکشۆپە بکات. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.